دکتۆر لە کاتی گەشت و سەیران و چوونە دەرەوەکانی یەکێک لەو شتانەی کە هەندێک کەس پشتگوێخە بابەتی دژەخۆرە تا چەرێک گرنگە بەکارهێنانی هەڵبژاردننی دژەخۆرێکی گونجاو تازەکردنەوەی لە کاتی گەشت و سەیرانە و تایبەتمەندی بە پێی تەمەنە جیاوازەکان بۆ منداڵێکت هەیە خۆت کە گەورەی جۆرێک بەکاربێنی کە سوودی لێ ببینیت. خۆپاراستن لە تیشکی خۆر بە هەموو ڕێگاکانی زۆر گرنگە. یەکێک لەم ڕێگانش بەکارهێنانی دژەخۆرە. و تەنانەت ئەگەر تۆ دژەخۆریشت بەکارهێنا بێ وا باشە هەوڵ بێ کە زۆر نەکەویتە بەرخۆر مەسەڵەن لەبەر سێبەر بیت باشترە بۆی کاریگەریەکە زیاتر خۆت بپارێزی لە تیشکی خۆر چونکە تیشکی خۆر زیانێکی لە ڕاددە بەردەری هەیە بۆ پێست هەموومان دەتوانین ئەمە بینە بەرچاوی خۆمان یەکێک لە قەمیسێکی ڕەش یاخود جلوبەرگێکی ڕەش پانتۆڵێکی ڕەش یەک هەفتە بیخەرە بەر ئەم خۆرە دوای هەفتەکە نازانی ئەمە لە ئەساسا ڕەنگی چۆن بوو دەستی لێ ئێت یەکسەر هەڵەوەرێت تۆ بیهێنە بەرچاوی خۆت تۆ پێستێک بنە کەسێک تەمەنی 40 ساڵە 40 ساڵە ئەم پێستی ڕوخساری ئەو خۆر لێ ئەیات باشە کاریگەری خۆر کاریگەریەکی کیومەلەتیڤە کیومەلەتیڤ یعنی چی بۆ نمونە تۆ ئەگەر ئیشەکەی ڕۆژێک 10,000 پیاکەی ڕۆژێک 25,000 پیاکەیت لە کۆتایی ساڵەکە هەمووی کۆکەیتەوە ئەڵێ ئەو نەم پیا کردو خۆریش ئاوا بۆ دەکاتە ناو داخیلەکەەوە بۆت کۆ ئەکاتەوە ینی ئەم دەدەقە بەرت کەوتووە سپەی نێسا کاشمێرە بەرکەوتە دوو سپەی دوو کاشمێر بکردووە هەمووی بەیەکەوە کۆ ئەبێتەوە و کاریگەریەکان لەسەر پێست دەرەکەوێت لەبەرەوە خۆپاراستن زۆر گرنگە لە ناویشیدا بەکارهێنانی دژەخۆر ئەتوانین بیکەین بە عادەت لە لای مناڵەکانمان هەر لە مناڵیەوە فێر ببن چونکە توێژینەوەکان دەریان خستووە زیاتر لە هەشتای کاریگەری تیشکی خۆ لەسەر پێست لە 18 ساڵی بەرەو خوارەوە ڕوئایات چونکە لەو تەمەنەدا تەمەنی چالاکیە و مناڵ زۆر ئەڕواتە دەرەوە زۆر یاری دەکا بەرکەوتنی زۆر هەیە و ئەم ڕێنمایانە نازانێت کە خۆی بپارێزێت بەڵام کەسێک لە دوای 20 ساڵیەوە باشتر ئەزانێت خۆی بپارێزێت و هینەکە بەکارێنێت لەبەرەوە زۆر گرنگە مناڵ فێری ئەوە بکرێت کە خۆی لە خۆر بپارێزێت و دژەخۆر بەکاربێنێت خۆپاراستن تەنها دژەخۆر نییە باو لە ڕێگەمان زۆرە لەو ڕێگانە بەکارهێنانی دژەخۆرە.